نەبوونی خزمەتگوزاری و پشتگوێخستنی گوندەکانی دۆڵی مەلەکان لەلایەن حکوومەتی هەرێمەوە وای کردووە گوندەکان بەرەو چۆڵی بچن و هاوڵاتیان ڕوو بکەنە شار. ئەو مارە ئەو گوندە لاوە لێلاین سبوو لە 82 لە هەفتایەکان تقریبا ناگەیە 300 ماری بەس نییە شتەکەم بوو. ئەمانەکە منی تۆ لەو گوندەی حەوت ماهە ژمارە منەوە لە باوەی لای سبوونە حتا ئەو گوندەی هیچی لەلۆ بۆ نەکرا هیچ نەخانە بەرات لۆکران ناتاحویزەکرا شیمیە لای سبوونە لەو گوندەیدا کەس و نەگوتیا هەرە کاکە کوی لێدا کوی لە لای هێنەدا مەسەلەکەی ئاوەدانی گوندانە بەڕۆ چۆلیاچی هیچی نەما ئێستا ئەو گوندە 50 مار بوو 15 ماری لێماینە خەرکە کارتیا بینی ئەڕواستە شاری و ئاچۆ لە کات و هیچ نەمایە نەخەتمان هەیە و نا بەو شێوەی جادەوبانمان هەیە و نە هیچمان هەیە. شکستی حکوومەتی هەرێمی کوردستان لە ئیدارەدانی وڵات وای کردووە تاوەکو ئێستاش هاوڵاتیان قوربانی ململانەی حزبی نێوان پارتی و یەکێتی بن و تاوەکو ئێستاش بەشێکی زۆر لە ناوچەکانی هەرێم لە ڕووی ئیداریەوە سربەزۆنێکن و لە ڕووی دەسەڵاتی ئەمنیشەوە سربەزۆنێکی ترن. ئەمە شوای کردووە خزمەتگوزاریان پێشکەش نەکرێت و هاوڵاتیان ببنە قوربانی. زمان حکومەتی کو مەخزون ئیداری بە هەرەوە مەخزون ئیداریە نەپارجەکە و نێچە شەکە لە هەنی بەڕاستی ئاوەلی هاتیە گوندی بە 50 مار بوو 20 مارەما ئەگەر دەسەڵاتی نەبە ئەو 20 مارە شنامە ئەویشە ڕۆیشتی بووینە قوربانی یەکێتی و پارتیەرێ وەلا بەڕاستی لە بینی وامە سۆتای زمان حکومەت هەر هەمان ویسال بوو. بەڵێ ئەگەر توانین بەراورد بکەم بڵێم لەو سنوورە گوندی وامان هەبووە 80 مار بوو ئێستا 30 ماڵی تێدا ماوە هیوامان هەبوو 50 ماڵ بووە ئێستا تقریبا 20 ماڵی تێدا ماوە ئەمەش دەتوانین بڵێن بەراورد بکەین تەواوی ئەو سنوورە 130 تێدا ماوە دەتوانین بەو شێوە بەراورد بکەین 130 خەڵکی ئەو سنوورە ماوە لێرە. ئەگەرچی دۆڵی مەلەکان ناوچەیەکی گرنگ بووە لە سەردەمی شۆڕشەکان و خزمەتی زۆری پێشمەرگەی کردووە هەر بەو هۆیشەوە بووە ساڵی 1970 حکوومەتی بەعەس چیمیابارانی کرد کەچی ئێستا حکومڕانانی کورد پشتگوێیان خستووە. تاوەکو ئێستاش بەشێکی زۆر لە گوندەکانی هەرێمی کوردستان قوربانی دوو ئیدارەین یەکێکیش لەو ناوچانە دۆڵی مەلەکانە کەواتاوەکو ئێستا بە دوو ئیدارەی نێوان پارتی و یەکێتی دەناڵێن و خزمەتگوزاریان پێشکەش نەکراوە. دۆڵی مەلەکان لە نۆ گوند پێک دێت و کەوتۆتە دابەشکاری سەردەمی دوو ئیدارەی زۆنی زەرد و سەوز لە ڕووی ئیداریەوە سەر بە ناحیەی خەلیفانە لە قەزای سۆران کە سەر بە پارتی دموکراتی کوردستانە لە ڕووی ئەمنیشەوە سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە هەر ئەمە شوای کردووە خزمەتگوزاری بە دانیشتوانی ناوچەکە پێشکەش نەکرێ و بەدەستخراپی ڕێگاوبان و کەمی خزمەتگوزاریەکانی ترەوە بناڵێنن هاوڵاتیانیان ببنە قوربانی بیری بەرتەسکی حیزبی و زێدی خۆیان سۆڵ بکەن. ئازاد و مەراوی کەناڵی ئاسمانی پەیام دۆڵی مەلەکان لە ناحیەی خەلیفان.